دومی بەرنامەکان کۆنفرانسی زمانی کوردی لە دامەزراوە گەشتیارەکانی هەرێمی کوردستان بەڕێوەچوو لە ڕێگەی ئەم کۆنفرانسەوە چەندین ڕاستباردە و پێشنیار کراوە لەم کۆنفرانسەدا. ڕاستە لە تەواوی جیهاندا زمان کاریگەری لەسەر زمانەکانی دیکە دەبێت، کللتور و زمانی وڵاتێکی دیکە کاریگەری لەسەر وڵاتێکی تر دەبێت. ئەمە ڕەنگە شتێکی ئاسایی بێت بۆ مەرجەی کاریگەری نەکاتە سەر زمانی دایک ڕەنگە هەندێک وشە بێ کۆسار لە زمانی کوردی خۆماندانە بێ ناچاربی زمانی بیانی عەرەبی ئینگلیزی وشەیەکی تر بەکاربێنین، بەڵام ئەمە مانایەوە ناگەێنێت تەواوی تەنانەت پرۆسەی خوێندن لە خوێندنگە ئەهلی و تایبەتەکانیش تا بکرێتە زمانی بیانی. تەنانەت لە شوێنە بازرگانیەکان، گەشتیاریەکان، لە میوانخانەکان و چێشتخانەکان تابلۆی نامۆی زمانی بیانی ببیندرێت و زمانی شیرینی کوردی فەرامۆش بکرێت. ئێمە بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەوەی تا چەند گرنگە زمانی شیرینی کوردی خۆمان لە تابلۆکانماندا بەکار بهێنرێت و بزانین گرنگی ئەم کۆنفرانسە و ئامانج لەم کۆنفرانسە چێ بە وردی قسە و باسی زیاتر لەگەڵ ئیبراهیم عەبدولمەجید و تەبێژی دەستەی گەشت و گوزار دەکەین کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک ئیبراهیم سڵاو لەبێ، بەیانیت باش پێمان بڵێ گرنگی ئەم کۆنفرانسە لە چیدایە و باگراوندی ئەم کۆنفرانسە چێ و ئامانجتان لەم کۆنفرانسە چییە؟ بانی باش کاک ئیبراهیم، سپاس بۆ ئامادەبوونت. بەیانی ئێوەی بەڕێز تەواوی بینەرانی خۆشەویستی کورسات باش، سڵاو لە هەموو لایەک. بەڵێ پێشەوەی ئەمە قسە لەسەر ئەم کۆنفرانسە بکەین، من حەزم لێ هەروەکو باکگراوند ئینفۆرمێشنێک بگەڕێنەوە بۆ زیاتر لە 2 ساڵ بەر لە ئێستا کە ویش لە مانجی ئابی ساڵی 2022 دەستەی گەشت و گوزار لە ڕێگەی دەرکردنی بڕیارێک کە دەتوانم ناوی بنێم بڕیارێکی مێژووی تەواوی بنکە و پێگە و دامەزراوە گەشتیاریەکانی پابند کرد بە بەکارهێنانی زمانی کوردی وەکو زمانی یەکەم و سەرچی. ئەمەش هەر لە سۆنگەی هەستکردن بوو بە بەرپرسیارەتی بەرامبەر بە زمانی دایک و هەنگاوێک بوو بە ئاڕاستەی ڕێگەگرتن لە زیاتر کاڵبوونەوەی بەکارهێنانی زمانی کوردی و ڕێگەگرتن لە زیادبوونی هەژمونی زمانە بیانیەکان بەسەر زمانی کوردی. ئێمە گلەی و گازەندەی زۆرێ لە هاو نیشتمانیانی خۆمانمان بیستەوە، بەڕاستی بارودۆخەکە بە جۆرێکی زۆر مەترسیدار بوو، ینی زۆر جار تۆ وەکو هاو نیشتمانیی کورد دەچوویتە شوێنێکی گەشتیاریدا نیشتی هەست ناکرد کە تۆ لە کوردستان نە تابلۆی بازرگانی شوێنەکە، نە نووسینی سەر خشتەی خزمەت گوزاریەکان، نە هیچ بسوولەیەک هیچی بە زمانی کوردی نەم. ئەم بڕیارە کاک برایم هە لەسەرەوە قسەی جەنابە، یعنی خواوەشی لە دوێنێ لە شوێنێک بووم کە وەسڵەکەیان بۆ هێناین لە ئەوەی کە پارە و لێ وەربگرێ، ئەمە هیچ جواز لە گرانیەکەی بێنە کە چەند گران بوو، بەڵام یەک کەلیمەی لێ تێنەگەشتین لە وەسڵەکە، یعنی مەجبور بانی کاپنەکەمان کردوتمان کاکەوەرە ئەمە چی خوراوە، چی هاتووە، چی نووسراوە تێمان بگەێنە، ینی شەربەتێکی پرتەقاڵ بە ناوێک نووسرا بوو کە هیچ هەر ئینگلیزی شەر نەبوو، ینی هۆکاری ئەمە چییە، ینی بۆ نەتانتوانیوە ینی ڕێستورانتەکان خوار یەنە بەشێکەوە سەر بە گەشت و گوزارن، ینی هاوڵاتی لە ڕۆژانی پشووە یاخودەوانەی کە ئەو گەشتیارانەی کە هێن سەردانی شوێنەکانەکەن، ینی بۆ نەتانتوانیوە تا ئێستا کۆنتترۆلی ئەمە بکەن، وەکو سانا باسی کرد. قەیناکە با ئینگلیزیەکە هەبێ، بەڵام پێ بدا با من بە ڕوونی بکەمەوە بۆ باڕێزت و هەم بۆ ئەبینەرانی خۆشەویستیش. ئەمە بە چەند قۆناغێک ئەم دیارە ئەم بابەتە جێبەجێکرا. ئێمە ئەو گوتمان ئێمە بەڕاستی ڕێکارەکانی سزادانی ئەو شوێنانەشمان دیاری کرد کە پابندی ئەو ڕێنماییە نابن و لە سەرجەمی بەڕێبەرایەتە گشتەکان لیژنەی تایبەتمەند بە زمانی کوردی پێکێنرا. سزاکە بەو شێوەیە کە ئەگەر شوێنێک بۆ یەکەم جار ئاگادارەکرێتەوە، لە دووەم جار ئەگەر هەر پابند نەبوو شوێنەکەی بۆ ماوەی 3 ڕۆژ تا ئاخری، ئەگەر هەر پابند نەبوو تەنانەت مۆڵەتی گەشتیاریشی لێدەسەندرێتەوە. ئەو بابەتە و حاڵەتەی باسی دەکەی ئەمە تۆ بە هیچ شێوێک لێسەدا دیاردەنیە حاڵەتە هۆکارەکەیشی ئەوەیە کە هەندێ لە بڕاندە جیهانیەکان کە لە هەرێمی کوردستانن وەکو زنجیرە بڕاندن سیستەمەکەیان لە تەواوی دنیا بەیەکەوە بەستراوەتەوە. گۆڕینی ئەم سیستەمە بۆ زمانی کوردی کاتی پێویستە. ئێمە ئەمانە با لە ژێری و بە کوردی شەبیانی ئۆکێ ئێمەشە زانین ئەمە براندێکە خواردنێکە هاتووە لێرە لێرەگەم پێدا بۆی شتەکە ڕوومکەین و بۆی شتەکە ڕوومکەینەوە کاک ئەبراهیم با لە ژێری شێوە ئەمە براندێکە با لە ژێر نووسینەکەی خۆیەوە بە کوردیە خۆشە جوانە شیرینەکەی خۆشمان بە کوردی هەبێ کاکە بۆی یەکێکی وەکو من کاچێت لی تێبگا بزانە چی
هاتووە چی نهاتووە مەبەستەکە ئێمە وازمان لەوانە نەهێناوە برای بەڕێزم ئێمە بەدڵنیاییەوە جێبەجێکردنی ئەم بڕیارە پابندکردنی سەرجەمی بنکە گەشتیارەکان بە بەکارهێنانی زمانی کوردی بەڕاستی بە هیچ شێوێک پاشە کشەی لێ ناکەین وە لای ئێمە هێڵی سوورە بەڵام وەکو گوتم هەندێک لەو شوێنانە کە بەڕاندن پێویستیان بە کاتێکی زیاترە دەبێت بگەڕێنەوە بۆ مەرکەز ماوەیەکی زیاتری دەبێت بۆ ئەوەی کە مینیۆی خزمەتگوزاریەکانیان بکەن کوردی بەڵام تابلۆی شوێنەکەیان بەدڵنیاییەوە کوردیە ئەگەر بەڕێزت ئەو شوێنێک کە باسی دەکەیت تابلۆکەی بە کوردی نەنووسرابێ واتە ناوی بازرگانی شوێنەکەی بە کوردی نەنووسرابێ دوای ئەم بەرنمەیە من ئاگادار بکەوە منیش لای خۆمەوە بەڕێبەتی گشتیمان لە سلێبانی ئاگادارەکەمەوە ڕاستە و خۆتە داخولەکەی من دەمەوێت وەکو بەرچاوڕوونێک بۆ بەڕێز بە تەواوی بینەرانی شڕای بگەێنم کە لە ئێستادا لە قۆناغێکی هیوا بەخشداین سەبارەت بە بەکارهێنانی زمانی کوردی و جێڕانەوەی شکۆ بۆ زمانی کوردی بەڕاستی نزیک بووینەتەوە لەوەی کە بە ڕێژەی 100% تەواوی ئەو بنکە گەشتیارانە پابند بکەین ڕێکارەکانی چۆنە بۆ نمونە ئەگەر شوێنێکی گەشتیاری کە لە نوێ دادەمەزرێ و داوای مۆڵەتەکە یەکێ لە مەرجەکان ئەوەیە کە دەبێ زمانی کوردی بە هەند وەرگیرابێ وەکو زمانی یەکەم و سەرەکی یاخود ئەو بنکە گەشتیاریانەی کە هەبوون لە کاتی نوێکردنەوەی مۆڵەتەکانیان دووبارە ئەم مەرجەیان بەسەردا دەچەسپێندرێتن و دەمە یەکشیش لێرە ئاماژەوێتم لە سەرای دەرکردنی بڕیارەکەمان دیارە هەندێک کەناڵ بەڕاستی لێکدانەوەی جیاوازیان کرد و بە تایبەتی کەناڵەکانی باشور و ناوەڕاست ڕنگ بێ هەندێکیان هەبە بەس بێ وایان کرد بێ وا لە بڕیارەکە ئێمە گەیشتن کە ئەم بڕیارە بڕیارێکی ڕەگەز پەرستانەی و بە مانای قەدەغەکردنی زمانە بیانیەکانە بەڵام لە ڕاستی دەمە بەو شێوەیە نییە ئەوەی هەیە ئێمە دەمانەوەی زمانی کوردی ببێ بە زمانی یەکەم و سەرەکی یعنی ئێمە تەنها بەوە نەوەستاین کە زمانی یەکەم بێ سەرەکی مەبەستمان لی ئەوەیە کە دەبێ بە بارستر نووسێ بۆ نمونەگەر ناوی خواردنگەیەک کە بە کوردی عەربی ئینگلیزی دەبێت کوردەکە لە هەردوو زمانەکەی تر بارستر بێ لە پاڵ زمانی کوردی بنکە گەشتیاریەکان ئازادن لەوەی کە هەرچی زمانێکی تری جیهانی هەیە بتوانن بەکاری بێنین ئێمە بە هیچ شێوەیەک زمانەکانی ترمان قەدەغە نەکردووە بەڵکو ئەمە هەنگاوێک بووە باڕاستی ئەوەی کە ئیتر ئێمە بتوانین مۆچی کوردانە بۆ شوێنە گەشتیاران بەڵێ لەشتان ساغ بێ کاک برایی من خۆم شخصی خۆم ڕۆشتومەتە هەندێک لە ناوچە گەشتیارەکان بینیوە بە زمانێکی دیکی بیانی ناوینراوە ناو ناهێنم بە چ زمانێک بووە ئەمە بۆ ئەوەیە سەرنجی ئەو گەشتیارانە ڕابکێشرێکە دێنە ناو شارەکە و بۆی تێبگەن کە ئەم شوێنە بەم زمانە بۆی گەشتیارەکانی تر تێبگەم یاخود ئەمە چاولێکەری و خەڵک کردوێتی بە شانازی بڵێ من دەتوانم بۆ منە شوێنەکەم ڕاقی و بە زمانێکی بیانی نووسیومە یاخود لەبەر ئەوە بۆ کە ئێمە هەر لە کۆنەوە لە ژێر داگیرکاری دابووین و ڕەنگە لە ژێر کۆنتترۆڵ و با بڵێن هجومی داگیرکەرانی تردا بوو بیتین کە بە زمانێکی دیکە ناوی ئەم شوێنانە بنرێن ئەمە کام لەمانەیە کە کاریگەری هەبوو لەسەرەوەی کە ئێستا خەڵک لە برێوی زمانی شیرینی کوردی بەکاربێنن زمانی بیانی بەکاردێنن یعنی بۆ ڕاکێشانی سەرنجی گەشتیانە یاخودەنها بۆ شانازیکردنی خۆیانە پامەکەت گەیشت سەرنجێکی زۆر جوان و زۆر وردە بەڕاستی بەپێ ئەو بەدواتە چوانەی کە ئێمە کردومانە بەڕاستی بۆمان دەرکەوتووە کە هەندێکیان ئەو هۆکارانن کە بەڕێزت ئاماژت پێدا بەڵام بە شێوەیەکی گشتی هەبوونی تێڕوانینێکی هەڵەیە لای خاوەنی بنکە گەشتیاریەکان ئەوان ئیستەش پێیان وایە ئەگەر بۆ نمونە گەشتیارێکی فەڕەنسی کە دێ سەردانی شوێنەکەیانەکە ئەو گەشتیارە حەز دەکا هەر زمانەکە نا بۆ مۆسیقا وا هەز دەکەن کە حەزەکە گوێ لە مۆسیقای فەڕەنسی بێ حەزەکە لە جیاتی تابلۆی قەڵای هەولێر تابلۆی شاری سلێمانی تابلۆی شوێنێکی مێژوویی لە دهۆک حەزەکە بورچی ئایفل ببینێ کە لە ڕاستیدا ئەمە پێچەوانەکەی ڕاستە گەشتیارێکی ئەوروپی کە سەردانی هەر وڵاتێکەکە بۆ منەکە دێتە هەرێمی کوردستان حەزەکە بزانێ گوێی لە زمانی وڵاتە بێ گوێی لە مۆسیقای ئەم وڵاتە بێ و تابلۆ و هوەری ئەم وڵاتە ببینێ ئێمە چەندین کۆبوونەوەمان ئەنجام داوان لەگەڵ خاوەنی بنکە گەشتیاریەکان و لە ڕێگەی کەسانی پسپۆریشەوە هەم بەرچاومان ڕوون کردوونەتەوە هەمیش هانمان داون بەوەی کە بەڕاستی تا چەند ئێمە بتوانین کولتور و شوناس و دابوونەریتی خۆمان نیشانی گەشتیارانی بیانی بدەین هێندە دەتوانین سەرنجی گەشتیارانی نێودەوڵەتی بە تایبەت بۆ هەرێمی کوردستان ڕابشێشین بەشێکی بێگومان هەر ئەو چاودێکەریەیە کە پێیان وایە بەکارهێنانی زمانێک یان هەندێک هەندێک بەڕاستی هەندێک بنکەی گەشتیاری هەبە کە خۆمان قسەمان لەگەڵیان کردووە و توێتی کە هەرچەند
تەلەفوزکردن یاخود گۆکردنی باشە ناوی شوێنەکەمان قورستر بێ هێندە لای خەڵکی ئێمە بارستر دەبین و چاوی خەڵکمان لەسەر بێ کەمە تێڕوانینێکی هەڵەیە بێگومان بەڵام بار و دۆخەکە دەمێ بە بەڕێست و بە تەواوی هاونیشتوانیان ڕابگەێنم بە مژدەبەخشە ئێستا ئێمە ئاسۆیەکی ڕوون دەبینین لەبەرەوەی بنێ گەشتیارەکان تێڕوانینیان ئێستا خۆشبەختانە گۆڕاوە و بە تەواوەتی ئەم ڕێنماییان لەسەر جێبەجێ دەکرێت و شتێکی تریش لێرە دەمێ ئاماژی پێ بدەم بەڕاستی سەرڕای ئەو بڕیار ئێمە کە لە دەستی گەشت و گوزار هەمان بوو لە ئەنجومەنی وەزیرانیش پاڵپشت بە یاسای ژمارە 6 ساڵی 2014 پەرلەمانی کوردستان بۆ پاراستنی زمانی فەرمی لە هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران بەواژووی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان نەک تەنها گەشت و گوزار تەواوی سێکتەرەکانی تر پابەندکراون بە بەکارهێنانی زمانی کوردی ئێمە لە دەستەی گەشت و گوزار جیاواز لە تەواوی سێکتەرەکانی تر هەنگاوێکی زۆر باش چوینەتە پێش بەڵام لێرە داوا لە تەواوی سێکتەرەکانی ترەکەیشارێکە لە لای خۆیانەوە بتوانن باڵێ کاک برێم جگەل لەم کۆنفرانسە جگەل لە زمان ئەم زمانی کوردیە کە بۆ سەر تابلۆ و بۆ سەر ناو نیشان و ناو و مین و شتەکانە گرفتێکی تر هەیە ئەو گرفتەژەوەیە کە ئەچیتە بەنمونە ڕێستورانتێکی پێنجەستێرەی یاخود هۆتێلێکی پێنجەستێرەی یا شوێنێکی گەشتیاری چۆنەڵی بەها پێشکەوت و ڕاقی ئەو کەسانی کە لەوێ ئیشەکان بە حاڵ کوردی ئەزانن ینی تەقیانیت کوردیەکەی تەقیت کە قسەی پێەکە یا پێتەڵە یەکسە پێتەڵەوە کوردی نازانم بێ زەحمەت بە عەرەبی قسەم لەگەڵا بکە ئەمە هیچ هەنگاوێکتان بۆ هەڵێناوە یاخود لەم کۆنفرانسەیە کارتان لەسەر ئەم بابەتەش کردووە بەڵێ دیارە پاکێجی بە کوردیکردنی بنگە گەشتیاریەکان تەنها زمان ناگرێتەوە ئێمە قسەکردنیشمان دەست پێ کردووە قۆناغی دابێت تەنانەت موزیکەکەش ئێمە بەڕاستی وە لە ئێستادا ئێمە لە دەستەی گەشت و گوزار لەگەڵ کەسانی تایبەتمەین لە هەوڵی ئەوەدان کە تەنانەت ئەو موسیقانی کە لە بنگە گەشتیارەکانیش لێ دێن مۆرچی کوردانیان پێوە دیارێ مۆسیقای کوردی گۆرانی کوردی پەخش بکەن بۆ گەشتیاران پەیوەست بەو بابەتەی بەڕێزە ئاماژەت پێدا دیارە ئێمە بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانمان هەیە کە تەواوی سێکتەرەکان لە هەرێمی کوردستان پابەندەکە بەوەی کە دەستی کاری ناوەخۆی بە ڕێژەی 175 بەگەڕ بخرێ لە هەموو شوێنەکان لە دەستەی گەشت و گوزار ئێمە سەرەتا دەستمان پێکرد بە ڕێژەی 135 بەڵام خۆشببختانە ئێستا لەمەشتا ئێمە قۆناغێکی زۆر باش چوینێتە پێش دەمێ هەر وەکو ژمارە بە کەناڵە بەڕێزەکەتان ڕابگەێنم کە لە ئێستادا ڕێژەی زیاتر لە 180 ئەو کارمەندانی کە لە بنگە گەشتیاریەکان کار دەکەن هاونیشتمانیانی هەرێمی کوردستانن هەر پەیوەست بە زمان دیارە هەندێ شوێنی بڕانت هەیە یان هەندێ چالاکی هەیە کە پێویستی بە هەندێک تایبەتمەندی هەیە کە بەداخۆ لە کوردستان ئێمە ڕێگەمان ینی بۆ کردوتەوە لەبەرەوەی نامانەوە بەڕاستی دەست بنینە بینە قاقای وەبەرهێنەرانی بیانی ئێمە هەموو هەوڵێک دەدەین ڕان چێشین بۆ هەرێمی کوردستان نامانەوێ هەندێک مەرجی تازیزیان لەسەردا بنین و وەک دەڵێ لە کوردستان بیان ڕەوێنینەوە چیمان کردووە بۆ ئەمە بۆ ئەوانەی کە پێویستن لێرە کار بکەن بەڵام زمانی کوردی نازانن لەگەڵ زانکۆکان لەگەڵ ناوەند ئەکادیمیەکان لە ئێستادا پرۆگرامێک ئامادەکراوە پرۆگرامێکی خوێندنە کە چەند دەستەواژەیەکی سەرەتایی تێدایە ئەویش لە قۆناغی دۆم ئێمە تەواوی بنهە گەشتیاریانە ئەوانەی کە کارمەندی بیانیان هەیە دایان خەینە خولەوە دەبێت بەلایەنی کەمەوە ئەو کارمەندانی لەوێ کارەکەن هەندێ دەستەواژەی سەرەتایی هەیە کە بتوانن لەگەڵ گەشتیارە کوردەکان یاخود هاونیشت جاکاک برایم ڕێک بە دیاریکراوی من ویستم پرسیاری ئەوە بکەم بۆچی کوردێک دەچێتە وڵاتێکی تر دەکرێت بە فەرز و بە مەرج لەسەری دەبێت خۆی فێری زمانی وڵاتە بکات کەواتە بۆچی پرۆگرامێک نیە لە هەرێمی کوردستانە ئەو بیانیانی کە دێنە هەرێمی کوردستانە ئەوانیش فێری زمانی کوردی بن ئەمە نەک تەنها لە شوێنە گەشتیارەکان تەنانەت لە دوکاندارەکانیش دەڕۆی جلەکڕی هەر بە ئینگلیزی جواب دەیاتەوە یاخود بە عەرەبی جواب دەیاتەوە بە زمانێکی تر کە ڕەنگە کەسێک بێنی بەڕاستی تەمەنێکی بێ یاخود نەخوێندەوار بێ هەر تێنەگا باسی چێکامە بە چ نرخێکە یاخود ئەمە چییە ئەمە چۆن نەخورێ کابراوەکو کۆساروتی دەچی خواردنێک داوا دەکەی لە شوێنێک لە لیستی خواردنەکە تا ڕەنگە تۆ داوای شتێکی ترکوی بەڵام کە بۆ تێنسێکی سوپێکی بۆ هێناویت تا چەند هەوڵتان داوەکە خول بکەنەوە بۆ ئەمانە بۆ ئەوانیش فێری زمانی کوردی بن مادەم لە وڵاتی ئێمەدان مەرجە ئەوانیش فێری زمانی کوردی بن بەڕاستی بەدڵنیاییەوە زۆر ڕاستە ئێمە هەر لە ژێر ڕۆشنایی ئەو لۆژیکەشدا
دەستمان بردە بۆ کارێکی لەو شێوەیە زۆر ڕاستە تۆ ئەمە خۆمان هەمومان کەسێکمان هەیە لە دەروەی وڵات یەکەم شت کە داوات لێ دەکرد دەبێت زمانی ئەو وڵاتە بزانی ئەوجا کارت پێ دەدرێت بەڵام لێرە هەروەکو خۆی شت ئاماژەت پێی لە تەنها لە سێکتەری گەشتیاری نیە لە تەواوی سێکتەرەکانی تر بەڕاستی دەستی کاری بیانی بە ڕێژەیەکی ئێجگار زۆرە یعنی تەواوی پنتەکانیان داژیت کردو خۆشتان نەزانن گۆڕینی ئەم واقعەتاڵە بەڕاستی بە شەو ڕۆژێک ناکری ئەوەی گرینگە ئەوەیە کە ئێمە هەنگاوی یەکەممان دەست پێ کردەوە قۆناغی زۆر باشمان بڕیوە بە دوو ئێمە شێواز ڕوبەڕووی ئەم بابەتە بووینێتەوە یاخود کار لەسەر ئەم بابەتاکەن یەشێکیان ئەوەیە کە بە مەرج لەسەر شوێنە گەشتیاریەکان کراوەتە بەرز پابەندی دەبێ ئەم مەرجەش بنەویش ئەوەیە کە هەر شوێنێکی گەشتیاریکە دەکرێتەوە بۆ نمونە خواردنگەیە کە ئەگەر 10 کەس لی کار بکاتن بەلایانی کەمەوە دەبێ 7 کەسیان دانیشتوی هاونیشتمانی هەرێمی کوردستان بن بۆ ئەوانەیشی کە من لە وەڵامی پرسیارەکەی پێشوش ویستم ئاماژەی پێدەم زیاتر ڕوونی بکەم ئەوانەیشی کە پێویستن لێرە کار بکەن ئێمە پێویستیمان بە پسپۆریەکەیان هەیە ئەویشکردنەوەی خولە کە ئێمە دەمانەوە خول بکەینەوە بۆ ئەو کارمەندە بیانانە و فێری بەکارهێنانی زمانی کوردیان بکەین بۆ ئەوەی ئیتر بەڕاستی هاونیشتمانی خۆمان لە بنگە گەشتیاریەکان هێندە هەست بە نامۆیی نەکات. ئیبراهیم عەبدولمەجید وتەبێژی دەستەی گەشت و گوزار ئەمبانی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمانەوە لە هەولێر لەگەڵمان ناوی زۆر سپاس بۆ ئامادەبوونت بە هیوایم کە ئەم کۆنفرانسەتان یەکەم کۆنفرانس نەبێتەوە بەردەوام بن و بە دوواداچوونی باش بکەن بۆ هەموو ئەو کێشە و گرفتانەی کە لە کەرتی گەشت و گوزارە بوونیان هەیە بتوانن چارەسەری بکەنەوە هەرێمەکەمان جگە لە ئەو داهاتانەی تر داهاتی گەشتیاری بۆ زیاتر بکەن لە ڕێگەی پلان و بەرنامەکانتانەوە سپاس بۆ ئێوەی بینەریش کە تا ئێستا بینەرمان بوون بەرنامەیەم ڕۆژمان کۆتایی پێ تا ڕۆژێکی تر بمێنن بە خێر و خۆشی ڕۆژاران بن.